دەکەم بەڕێز حەسەن شێخانی چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە لەگەڵمە. بەڕێز حەسەن، ئەو یاسایی کە تا ئێستا بەهۆیەوە بە بیان و ئەو یاسایەوە کێشە بۆ جوتیارانی کورد دروستکراوە پەسەندکرا لە ڕۆژنامەی وەقایی فەرمیش بڵاو کرایەوە، ئێستا ڕاستپاردەکانیش بۆ جێبەجێکردنی یاساکە دەرچووە. چی دیکە ماوە بۆی کە جوتیاران بتوانن بە وەکو مافی خۆیان بە ئاسانی لەسەر زەویەکانی خۆیان کار بکەن؟ زۆر سپاس بۆ جەنابەت بەنای خوای گەورەم بێرەبان و مانگی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت لە هەموو بینەرانی کورسان بچوار. بەڕاستی سێ دەسەڵاتی گرنگ هەن لە هەر هەموو فەرمانڕەوایەتی و حکومڕانیەکە لە جیهانە وایە دەسەڵاتی تەشریعی و یاسادانان، دەسەڵاتی تەنفیذی جێبەجێکردن کە حکوومەتە، ئەوە یەکەمیان پەرلەمانە تەشریعەکە لەگەڵ دادوەری قەضائیە. جا هەر یاسایەکیش دەرەچێت سێ قۆناغ سێ ئاسک دێتە خۆی، یا دەقێکی دەستوریە یان دەقێکی یاسایی یا ڕێنمایەکانە. لێرە سێ لایەن یا چوار لایەن زۆر گرنگن بۆ چاودێری هەر دەقێکی یاسایی دەرەچێت یا ڕێنمایی یا دەقێ دەستوریەکان. ئێمە مەحکەمەی ئیتیحادیمانەیە بۆ چاودێری دەقە دەستوری و شیکارەکان. یەکەم خودی پەرلەمان زۆر گرنگە بۆ چاودێری جێبەجێکردنی هەر یاسایەک دەرێچوێنێ، ئەمە زۆر گرنگە لەگەڵ ئەو دەستە چاودێریانەی کەوا بۆ جێبەجێکردن یا بۆ بنەبەرکردنی گەندەڵی دانراون، ئەمانە زۆر گرنگن. و لە خودی ئەم یاسایە لە مادەی پێنجەمە هاتووە کە ئەنجومەنی وەزیرانی عێراقی ڕاست پاردووە بۆ ئەوەی ڕێنمایی تایبەت یان یاسای تایبەت دەربچوێنێ بۆ جێبەجێکردنی ئەم بابەتە، تەمەن بە هەماهەنگی لەگەڵ ئەو وەزارەتە پەیوەندیدارانەی کە هەن وەکو وزارەتی دادە، وزارەتی ناوخۆیە، وزارەتی بەرگریە، وزارەتی کشتتوکاڵە، وزارەتی پلاندانانە، ئەبێ ڕێنمایان بۆ دەرکە. ئەمە لایەنی دووەم. لایەنی سێەم لەگەڵ دادگاکان زۆر گرنگن. ئەو ڕێنمایانەی کە وەکو جەنابەت دەسەرەتا ئەمەژت پێیدا کاتی هەر یاسایەک لە پەرلەمان دەرەچێ دوایە چێتە لای سەرۆکۆمار لە دنیای هەروە یا چۆ بە لای پاشا مەلیک یا چێ بە لای سەرۆکۆمار لە هەرێمی کوردستانیش هەر سەرۆکی هەرێم دوای پەرلەمان یاساکان پەسەندەکە. دوای سا ئەڵێ لە بڵاوکردنەوەی هەر لە کاتی بڵاوکردنەوەی ئەم یاسایە لە باڵێن ڕۆژنامەی فەرمی کە وەقای عێراقیە یان وەقای هەر وڵاتێ بێمسە وەقای مسریشەیە لەوێ ئەلێتر ئەبێ جێبەجێ بکرێت. بەڕێز شێخانی لایەنی دادوەری زۆر گرنگە. بۆچی یاساکە تا ئێستا جێبەجێ نەکراوە؟ خۆی هاوکات ئەم ڕاستپاردانەی کە ئێستا سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری لەسەر جێبەجێکردنیان داوە جێبەجێ دەکرێت، ئەم ڕاستپاردانە دەکدرێتە کێ؟ ئێستا هاوکارم قسەی دەکرد دەیگوت کە ئەو هێزانەی کە لەوێن دەڵێن کە هێشتا هیچ نووسراوێکمان بۆ نەهاتۆ بۆی کە پابند بن بە جێبەجێکردنی هەم یاساکە هەم ڕاستپاردەکان. تەواو ئیسا ماژەم بۆەوە داوتم لایەنی حکوومەت ئێمە دوو جۆر حکوومەتمانەیە لە عێراق وایە حکوومەتی مەرکەزیمان ناوەتمانەی فیدرالیمانەی ئیتیحادی لەگەڵ حکوومەتی لا مەرکەزیەکان حکوومەت مەحەلی پارێزگاکان. ئەمەش زۆر گرنگە. ئیسا بێ بە دووسی ئاراستە ئیش بکرێ. یەکەم هەر لە خودی پەرلەمان و چاودێری بکرێ ئایا حکوومەت لەگەڵ وزارەت پەیوەنددارەکان وەکو ئامژەم پێدا وزارەتی پەرگری ناوخۆ داد و ئەوەکانی دیکە ئایا ڕێنمایان بۆ چووە بۆ جێبەجێکردن، ینی ئاراستە کراون شۆڕ بێتە خوارەوە ئەو بڕیارانە. دوو بۆ پارێزگاکان چووە، پارێزگا لا مەرکەزیەکان لەگەڵ دادگاکان لەگەڵ لایەنەکانی دیکە ئەی ڕقابەمانەیە چاودێری بۆ جێبەجێکردنی یاساکان ئەبێ ئەم ئاراستانە هەمووی کار بکرێ. و ئەوەی ماوەی دڵخۆشیە لە عێراقا هەر لە لەو کاتەی هەر بڕیاری دەرچێ و بڵاوکرێتەوە لە وەقای عێراقی یەکسەر بۆ جێبەجێکردنە. هەندێک وڵاتەیە مەسەن ماوەیەک برمیچێکی کاتی دانێ سەقێکی زەمەنی بۆ ئەوی مەسەن لە دوای 30 ڕۆژ بۆ ئەوی خۆیان ئامادە بکەن بۆ جێبەجێکردنی بڕیارەکەنە لە عێراقا یەکسەر ڕاستەوخۆ ئەبێ جێبەجێ بکرێ. ئەگەر دەسیدەسیەک شەوێ لە بەغداوە یا هەوڵ بدرێ وەکو مادەی 140 و ئەو 50 پێش مادەی کەوا عێراق جێبەجێ ناکات و ئەمە خودی ئەو عەقڵێتی بەڕێوەبردنێک کە لە عێراقا هەیە دایمەن لەگەڵ کوردە لەگەڵ با بڵێن پێکاتەکانی دیکەیە و باشە. بەڕێز شێخانی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو لە شناغە و دەوروبەری ڕوویدا ئەو یاسانە جێبەجێ باشە لە دوای پەسەندکردنی یاساکە و بڕیار لە جێبەجێکردنی بوو، بەڵام بینیمان کە چی لە شناغە ڕوویدا جارێکی دیکە سوپا هاتە سەر زەوی کشت و کاڵی جوتیارانی کورد کەواتە هەر هەمان ئەقلیەتە کە مامەڵە لەگەڵ پێکاتەکانی کەرکووک بە تایبەتی کورد و تورکمان و پێکاتەکانی دیکە دەکات. وڵا ئێمە هەر ئەمان عەقلیەتەوە گومانیتیانی ئەمە پرۆسەی سیاسی بۆ بەم ئاقارە گەیشتووە، ینی پرۆسەی هەڵبژاردن بۆ دەیان تێبین لەسەرە، پرۆسەی دیموکراسی و ئازادی گەشتەکان بۆ لە عێراقا هیومەن رایتس وۆچ بۆ ساڵانە کە لە راپۆرتەکانی زۆر نیگەرانی تایە
لە بەرامبەر ئازادی گشتەکان لە عێراق لەبەرەوەی ئەو قەڵەتانێ کە عێراقێکە تەژبیکە وەکو دڵێ بەغدا بە تایبەت کە ئەگەر ئەو دڵەگە باش بیایە هەموو جەستەی پارێزگاکانی عێراق هەمووی باشە بوو بەڵام دیارە دڵەکە نەخۆشە و نایەوێ کێشەکان بە تەواوی چارەسەر بکات بە تایبەت لەگەڵ کووردا و ئێستا دوو ئاراستە هەیە ئاراستەیەکی ئیقلیمی کەوا با بڵێن حکووماتی اتحادی و دەوڵەتی اتحادی دروست بکرێت ناوشەکەیە یان حکووماتی ناوەندی ئێستا ململانیەکە لەسەر ئەوەیە لەبەر ئەوان زۆر دژایەتی هەرێمی کوردستانەکەن لەبەرەوە ئێستا عێراقێکی اتحادیە فیدرالیە لا مرکزیەتە ئەوان ئەیانێ ئەو شێوازە لە حکمڕانیە لە ناوشەکەیە لەبار برن بۆ ئەوەی بۆ جارێکە بۆش وڵاتەکان نێوتە نمونە ئەمەی شێکە لەو بابەتانەتانێک کە ئێمە دەستورەکەمان دەستورێکی ئیتیحادی ئازادانەیە هەڵمامژاردووە بۆی فەرمانڕەوایەتی عێراقی حکمڕانی تایە بەو شێوە بەڕێوە بشێت. باشە کەواتە چارەنووسی و ناوچانەی کە ئێستا کەوتونەتە بەرەوە عقڵیەتەوە کە جەنابەت باسی لێوەکرد چی لێ دێت؟ ئایا بەپێی یاسا و دەستور و دادگا و جێبەجێکردنی ڕاستپاردەکان کۆتایی با کێشەی جوتیارانی کورد لە کەرکووک دێت؟ ئێمە ینی سەرکردایەتی کورد و عقڵەتی بزاوی ڕزگاری خوازی بەرخودانی کورددانی ئێستا لە هەر چوارپەری کوردستانە وای لات ئێمە کار بە دەستور و ئازادی گشتی و پێکەوە ژیانەکەین ئێمە ئومێدمان وایە دوای ئەوەی ئەو ڕێنمایانە گاتە وزارەتی بەرگری و ناوخۆ و داد و کشت و کاڵوانە ئەو کار دەستکەن بە جێبەجێکردنی ئێمە کار بە یاساکەین کار بە دەستورەکەی ملەتێکین پێکەوە ژیانمانەوێ ئەوەکانی دیکە هەر بابەتێکیانەوێ یانێ حکومەتێکی مرکزیەت و ناوەندی سیتاڵمیزی فێڵێن ینی وای بکەن کەوا پەراوێزی پارێزگاکان یا هەرێمەکان بکەن ئەمە ناچێتە سەر تا ئیسە قۆناغی باشمان بڕیوە ئەگەرچی زۆر بە ناڕەحەتی و ستەمێکی زۆر لە جوتیاران لە ناوچە کوردانی هاوڵاتیانی کورد لە ناوچە دابڕێراوەکان کراوە بەڵام ئێمە هەر ئومێدمانێ دەستور جێبەجێ کرێت چکەم ئێمە دەستور خۆمان بەشێک بنێ لە پرۆسەی نووسینەوەی ئەو دەستورە و لە عێراقی نوێ و ئومێدمانەیە ئیمڕۆ بیاسبێ ئەوانە جێبەجێکرێ بەڵام ئەگەر وزارەتی یانەخۆیا و یەکە سەربازیانەی بە بیانووی ئەوەی کە ڕێنمایان بۆ نەهاتە ئەوز ئیمڕۆ بیاسبەی بێ وەکو جەنابی تۆ شاخەوان ئاماژەی پێدا لە بەیاننامەکەی بینیم ڕێنمایەکان بۆچی ئەو کاتێش تەماشاکەین وەلیکولی حادن حەدید و تەمان ڕاگەیاندن ڕۆڵی خۆی هەیە زۆر گرنگە و ڕێکخراوەکانی کۆمەڵگا مەدی زۆر ینی بۆ ئاگایی و هۆشیارکردنەوەی خەڵکی زۆر گرنگە بۆ ئەوەی ئەمە چکەم ئەمە کێشەیەکی نێوان پێکاتەی کورد و پێکاتەی عەرەبە هاوردەکانە لەگەڵ ئەوانەی کە دەرکراون لە شارەکە ئەبێ ئاگایە هەبێ لایەنە شەرعەکەی لایەنە قانونەکەی کەوا دروستیە بۆ ئینسانی بسڵمان و لە مانگی ڕەمەزانە ئەرزی براکەی داگیرکاو بڕۆ لەسەری نوێژ بکاو تاعات بکاو بژێوی ژیانی جا ئەو یاسایە چەند ستەمی تایە ینی کۆمەڵێ بابەتی تایە من خودی یاساکەم لایە بە دەرکردن ینی کۆمەڵی ئیستیثنایی تایە ئەو ئیستیثنانە بەڕاستی ینی لە باتیەوەی قەرەبووی ئەو جوتیارە کوردانە بکرێتەوە کە نزیکەی 30 ساڵە ئەرزەکانیان داگیر کراوە قەرەبووی ئەوانە کە ئەرزەکانیان داگیر کرده بوو یعنی ئەمە خۆی بۆ خۆی وەکو مادەی 140 ئەو هاوردەیە کە هاتوو 20 ملیۆنی بەرەکەوت و پاشەی ئەرز بەڵام ئەو کوردەی کە دەرکرابوو لە شارە خۆی 10 ملیۆن و ئەرزەکەیشی پێ نەدراوە تا ئێستا ئەمە ینی لەو بەدەرکردنە لەو ئیستیثنانە تقریبا 4-5 خاڵە ئەوە تعویزی شەکلێنەوە و ئەوە ینی چەند خاڵێکە ئەگەر ڕۆژێک لە بەرنامەیەکە لەسەری بوەسی زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز حەسەن شێخانی چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی.